ئەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، خۆشحاڵین سەر لە نوێ لەگەڵتان پێکشاد دەبینەوە. بەڕێزان، هەروەک ئاگادارن لە بەرنامەی پێشووی ژیان و خەباتی یاران بەشی یەکەمی وتوێژێکتان پێشکەش کرا سەبارەت بە خۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێ یوسف ئەردەڵان. لەم بەرنامەیدا هەوڵ دەدەین کە بەشی دووەم و کۆتایی ئەم وتوێژتان پێشکەش بکەین. هاوڕێمان بن بۆ بیستن و بینینی ئەم وتوێژە. کاک یوسف گیان، زۆر سپاس دەکەم، بەخێر بێەوە بۆ درێژەی وتوێژە و سپاس بۆ بەشداریتان. وەلای سڵام و ڕێز و حورمەت بۆ ئێوە بینەرانی عەزیز. ئەوە من زۆر سپاسان لێ بکەم کە ئەو دەرفەتانە بە مفاهمەوە کە باسی گۆشێکی لەم بەسەر هاتە بکەم، هیوادارم کە شتایکی بە کەڵکی تێدا بێت. هەروەش بێگومان تێدایە. زۆر سپاست دەکەم. ئێمە لە بەشی یەکەمی وتوێژەکەدا لەو شوێنەدا کۆتاییمان هێنا کە باسمان لە ڕۆژی ئازادبوونن لە زیندان و حاڵ و هەوای ئەو سەردەمە و بیرەوەرەکانت کرد. بۆ ئەم بەشە من پرسیارەکەم ئاوا دەست پێ دەکەم، دیارە لە دوای ئازادبوونن لەو سەردەمەی کە باست کرد وەکو بیرەوەری لەو ڕێپێوان و شور و شەوقی جەماوەریە، لەو کاتەوە بۆ ماوەی نزیکەی 2 ساڵ بەسەرهاتی ژیانی کاک یوسف ئەردەڵان و کۆمەڵە و گۆڕانکاریە سیاسی و کۆمەڵایەتیەکان ئاوێتەی یەکترن. بەڵام ئێمە لە بەرنامەی ژیان و خەباتی یاراندا زیاتر تیشک دەخەینە سەر دەور و نەخشی کەسایەتیەکان. تکایە پێم خۆشە لەم بەشەدا لەم جوابی ئەم پرسیارەدا باسی چالاکیەکانی ئەو 2 ساڵە لە شاری سنە و دەوروبەری شاری سنەمان بۆ بکەن، سەبارەت بە بنکەکان، شۆڕای شار، جەمعیەتی دیفاع لە ئازادی، ئینقلاب و هەر شتێکی دیکەی لەم بابەتەوە کە بۆ خۆت بە پێویستی دەزانین. وەروەڵ شارتا پەروەڵبەتە لە مورد ئەوە کەسایەتی لەواقع بە سوتوە دەرەکەوێ لەوە کە ئەنجام وەزیفێکی کردوێ. ئەسڵ خەلێکە خود ئەو مەسلەیەکی لە گۆڕدایە جوابی ئەدرێتەوە. وەلا پشتی بەڕاستی بەشدارە هیچ کامی وەختی کەسەکە لابەی مەسەر خودی مۆزوع خەزیەکە مەترەحە. هەر لە زندان هاتمە دەرەو دیار بوو وەزیە جۆرێکترەوە ئیتر ئەو وەزیەتە نییە کە من لە پێشتا لە زندانە بووم و ئەتانی قسە بکەین و لێ هەوڵمدا لەگەڵ ڕەفێقەکان کە بە هاو مەحفلەکان بێژین تەماس بکرێم بووم مشکل بوو، نازانم چۆن بوو. بەتە دوای زانیم کە ئەوان لەواقع لە تداروکی ئەوە بوون و جەلسەیەکی فڕوپڕی یەک مانگیان بووە کە دوای ناویان یا کۆنگرەی یەک کە ئەوە لە وەختا بووە و دەر هەر سوورەت بۆم مشکل بوو پیاکردنیان. وەلێ لەو حاڵەتان دی لە مەحەلەکانە خەڵک جوانان کۆ دەبنەوە شەوانە. یەک مەسەلە مهم بوو، ئەوە وەزعیەتی فەزای ئیجتماعی و سیاسی کورسانە. بۆ نمونەی سنە ئەوەی تە باس ناکەم گشت کوردەواری ئەوە بووە کە ئیسلام سیاسی بەسەر وەزعیەتی ژیانی خەڵکە زاڵ نەبووە. ئەوە یەکێ لە تایبەتیەکانە. ئەگەر بێژم کورسان کوێنەس ئێژم کورسان شوێنێکە لەو مەملەکەتە کە ئیسلام سیاسی بەسەر ژیان و سیاسەتیانە زاڵ نەبووە، زاڵ نەبووە. یعنی وەقتی زاڵ نەبووە یعنی تۆی غێرە دینی، تۆی ئازادی خواست، تۆی چەپ، تۆی کۆمیست ئەتوانی قسە بکەیت. لە حاڵەتێکە لە شوێنەکانترەوە نەبوو. ئەوە ئیسلام سیاسی مەکاکەمە لە زیندان نبوو. ئیترەوە باشترینەکەیان ئاغی منتەزری بوو. مەسەڵەن تەکفیرمانی کرد بوو، یعنی کۆمۆنیستەکان نەجس بوون. نەجسیش ئەو پەرتر نەجس لە ئاخان سپڵۆت وەقتی تەڕوێ سپڵۆتە. بەڵام کۆمۆنیستەکان بەلای ئاغای منتەزریەوە ئەگەر تۆ مەلاقەیەکی شۆدای و وشک بەی لە ناو چێشتەکە حرام دەبێت. ئیتر ئەو پەڕەکەیە لە حاڵەتەکان لە کوردستانە شتی وە مەسەڵ باس بە فکری هیچ کەسێکان ناکەیت. و ئەو مەسەلە ئەو بوو کە لە مزگەوتەکانە جوانەکان
دوانی ژمات معمول بووی تەنیا شوێنێک خەڵکۆ دەبوو مزگەوتەکان بوو شوێن کۆبوونەوە خۆ نەبوو نە ساڵۆنمان بوو نە ساڵن کۆنفرانسمان بوو خۆمان دەبوو بەڵام لە مزگەوتەکانە هەمیشەش وا بووە کە دوای نوێژشتە خەڵک دانیشت و کۆدە بۆی تر ئەوە بوو بە ئیم بووە بە ڕەسم کە منیش ئەچوون بەشداری مەکردوتی چاڵاق بوو ئەچوون بۆەوێ و بە تۆسکە یاریەکەی مسکرددارەوە بوو بەڕاستی خود مسکردەکە لەبیر نییە یا شایەتی شتێکی خەڵی بەپەتا در هەر سوورە چون بۆێژە متەژن ئەمە جوانەکان و لە پرسۆر و لە هەر مزگەوتێک کتێبخانەیەکیان دروست کردووە و کتێبخانەوە پیان پیاوت کتێوەرێکی زەمان شاق قاچاق و دوارە لەو ساڵگەلا وە تەجی چاپ بوو جڵدەکەی گشتیشی سپی بوو یعنی هیچ تەڕشتێکیان لەسەر بوو کتێب جڵسپی معروف بوو ئەو کتێب ئێفتدایەکانی اتفاقا ماچێکی بوو وەکو ئوسول مقدماتی فەلسەفە و نەزان بڕی لەو کتێوە لە دیمایە و کتێبەکان پڕە لە هەر سوورەت خەڵکیەکان دەوێت کۆ دەبوونەوە قسەیان دەکرد مەسئلەیەک پێش هات ئەویش ئەوە بوو لە مەحەلەیەک لەو زمان مەسن تەنها کەسانێکم چاو پێ کەوت بوو من لە پێشی شاتێک کارتستێخە بێسا ئاشنا و ڕەفیق نەبووم بەڵام ئەبێ بابان ئەو بۆچەنە ئەو هەر هاوتەمەند بووین و لە ئێبتداییات واقعا ئەو ساڵێک کەوتدووە یعنی چ بوو معالجە و ساڵی کەوتووە بەڵام هەر یەکترمان ئەناسی لە تارانی شەکە و لە دانشکردنی پۆلیتیکا بووم دانشکە تارانە بووم هەر یەکترمان ئەدی ئەوشێکی لەوانە بوو کە بێرە قسە و باسمان هەر بووە ڕفێق بووین دەرهەستۆ ئەومدی بوو ئەو یاکیتر و باس ئەوە کریا کە لە مزگەوتەکانە شەوانە ئێمەشێن بەڵام زیاتریان زۆر جەهێڵ جوانتر بوون ولی دەرهەستوت بەشداری مەکرد تا اتفاقی کەوتا ئەو وەختەیش تەزاهلات لە ناوشارە کەمە کریا لە خەتارشیانە هێشتا سازمان ئەمنیەت گەرێکی بۆ ئەماڵ خودەتوە وەخانیش کردی یعنی هەم ئەرتش هەم سازمان ئەمنیەت تا ئاخری ڕۆژگەر هیچی دوای حکوومەت شایش ئەرتش هەر لە مخابەتێک مردەوە هەر بەخەوت خۆی ڕاوستە بوو سازمان ئەمنیەت تۆشوی دوو برا لە خەتارشیان بگری بە تۆ ئەرزکەم کە دایکەکەی کردووی بە هەرا خەڵک هاوسا و بەراوسا گشتی ڕزابوونە دەرەوە دوو کەوتوانی بوویانەوە هەرا بەزما هەڵێن و مەموری سازمان ئەمنیەتیش شوێنەکە بەجێ بێڵی توتەوە مەحەلەکە ڕزابوو لەسەر خود ئەو مەسەلە بوو بە هۆی ئەوە ئەو پرسیارە مەترح بوو ئەوە بێژم کێ مەترحی کرد ئەلەوەیە وەختێک وەزیفەیەک یا شتێک بێتە بەرەو هەموو عالەم ئەگەیتە فکریان ممکنی یەکێک زووتر مەسەڵەن 2 دقیقە زووتر بگێتە نەزەری بەڵام گشتی ئەگەیتە نەزەری وتمان کە وایە لە هەموو مەحەلەکانە ئەوە هاتووە بەرەو ئەگوایە بە کۆبوونەوەی خەڵک ئەتوانین بەر خەتەرێکی ئەوا بگرین و ئیسەیش گشتی عالەم گشتی لە مەحەلەکانە لە مزگەوتەکانە کۆوا بێتەوە قسە و باسەکان بۆ ئەوە خەتەری دەستگیری سازمانی ئەمنیەت و خەتەری ئەوە ڕەف بکەین بێ نیگابانیەکدا بگین نیگابانیش ئەوە بوو کە شەوانە ئیترەوە پۆستپەنی شتا کریا و ئیتر وەکو نیگابانی مامڵی ئەوان واکە هێنیان دی بوو دەوری سەربازی شیان دی و مەسەڵ دەوری سەربازیم دی بوو بێسە پاسبەخشی دابنی و مەسئولێ دابنی و ئالەوانە پۆستەکان ساعات دابنی و بە تۆ ئەرزکەم کاریشیان ئەوە بێ کە بێن ئەگەر ئیتفاقی کەوت هێن چرا خۆیان بێت و بە تۆ ئەرزکەم ئەگەر شتێکیان دی مامەڵە 3 نەفەر حەداقەل پێیەکەوە بن ئەگەر شتێکیان دی ناجۆرگەریکیان بوو کەسێک بگرن پڵانەمانە ئەوان بەجێ ئەوە بێسا دایکەکە و کردوویە هاوار ئێمە بیکەین بە هاوار زەنگ ماڵەکان تر لێ بین و بیکەینە هاوار و خەڵک بە خەبەر بێنینەوە کە ها ئەوە هاتوون کەسێک بگرن مەسەڵەن گشتی مەسەلەکە ئەوە بوو کە بە ئەو نیەتەوە ئەو کارە کرا دوسێ شەو نەبوو تاو شارەکە بوو بەوە یعنی یابانی دانریا و دەباشە ناوی نریا شەورای مەحەلە شەورای مەحەلات ئابۆ بنکەوە یعنی بۆ عەمەڵێکی معەیەنی ئیجتماعی بوو بەهۆی کە بوو بە شەورای مەحەلە ئابۆ جۆر بوو خەڵک مەحەلەکە بۆ خۆیان ئیتر لە گەورە بوو ئیتەوە لە مناڵ و لە جەهێڵە نەما بە عەمرەکانیش وەردە هاتن و وەزیفەخوا نەزانیەوە کە
قەوڵوا بێ مناڵەکان بڕۆ لە گۆڵانانە نیگابانی بن و خەبەر بێنەوە چون وەختی تو شاربانی شتە بابی نەماوە کەسیش ئەتمادی پیان نەبوو ئەوانش نەبوو لە نەتیجە وجودی ئەو نگابانە مەحەلیانە تا ئەمنیەتێکی شەڕ و پڕیدان دەبان و بەناو شارەکە خەڵکیش پێ خۆش بوو یا بە عەمرەکانیش هاتن ئاون لێ با ئێمە ئەتانین کەسێ بگرین بەجێ ئێمە نگابانی با باوکانکە خۆ نگابانی نییە هەر کەسێ ئەتوانێت بیکا ئەو قسانیشە ئاهاتە پێش ئەوە شارای مەحەلات ئابۆ جەرە دەستی پێ کرد دوایە کە بە ئەمرەکانی شاتن یعنی ئەمر مەسئلەی خەڵک هاتە ئیتر ئەو جۆرشتانە هەر کەس بە کێپی خۆی دیارە ئەوان واکە مەسەڵەن بێژین ڕفێخەکانی خۆمان یا پێشت و ئەوانە گشتی بە خۆڵ ماروپیانێژە سلولهای خوفتە دیارە ئەوە لەوەرە سازماندەهی نەکرابوون لەو تشکیلاتەوەکە قەبلەن بوو سازماندەهیەک نەبوو بەڵام ئەوانەیەکە خۆی متعلق بە ئەو ڕەوەندازانی ئەو ڕەوتەوەکەی ئاوا بیرەکاتەوە تقریبان توودەی تشکیلاتیە متەقد بە کاری خەڵکیە یەکێ لە شعارەکان خزمەت بە خەڵکە لە نەتیجە هاتوون لە مەیدان خزمەت بە خەڵکیانی چی یعنی ئەوانەوەکەی بێ دەسەڵات و فەقیر و هەژارن کۆمەکیان بکردی ئەو وەختە قن و شکر و نەوت ئەمانە کۆپنی بوو یعنی نەوت کۆپنی نەبوو بەڵام خەن و شکر کۆپنی بوو باشە کەسان نەیانەتانی بڕوو بێن باشە جوانەکان داوتەڵە بوون خەڵک مەحەلەکە ئەیناسی ئەو عامەڵ قەن و شەکەرەکە ئەیناسی ئەوە کورتیە ئەو کیە وەختارەکە تۆ کۆپۆن ئەو پیرژن تا برد ئەو قەن و شەکەرەکەی بدا ئەیدا ئەوش ئەیدا پێ یعنی ئەو ئەتمادە بە وجود تێ و بە وجودی شات بوو دوایەوە بوو بە مەسەلەی بەرەو زستانە چوو ئەبان بوو ئەچوو بەرەو زستان نەفت و بەنووسات ئیتر جوانان خۆیان سازماندەهیان کردو بۆ نەوت بوون بوو ماڵە هەژارەکان مەسەڵەن فەقیرەکان یا ئەنواعیشت ئەوە وردە وردە پێشادووی تر مەسئلەی ئیدارەی نان و بێسەڵا غەلە و نانواییەکان باشە ئەوە نزارەتی هەر لە خود مەحەلێ بازارەوە پێکات بوو قیمەت خود بازاریەکان داوتەڵە بوون یعنی ئەو قسانە هاتە پێشێ لە خود بازاریەکان شۆرا بە وجود هات کە قیمەتەکان ڕابگرن یعنی قیمەتەکان ئیتر ثابت بن نەچێتە سەرەوە ئەو خصوصیەتە یعنی خەریک بوو فەزایکی ئەوە ئەنقلابیانی ئەوە اعتمادکردن بە یەکترین و ئەوانە خود خەڵکەکە جا باشە چەند نەفەرتر هەن کە بە قەوڵ معروف ئەوەی کەسادی یا باوەڕ پێکراو ئەوانە مورد مشاورە قەرار ئەگرن وەلیکانەوە بێژین ئەوانە کردیان ئەوانەی وانی نەوەڵا گشتی تا گشتی خۆی نەیکا دەر هەر سوورت ئەو شۆرای مەحەلەکە پێشات قەوڵ وا بوو ئیتر گەیشتینە ڕادەیەک کە خەریکین تەواو شارەکەی داراکەین نگابانی ئەدەی کۆنتڕۆلی شارەکە هەیە لە نانەوە بگرێت تا سوخت و خۆردەمەنی و سوتەمەنی گشتی تۆ خەریکی چاودێریەکەی کە باشە ئیداری شۆراکە نابنی شۆرای شاری بە وجود بێجیت شۆرای شاری بە وجود بە قەوڵا بوو شۆرای شاری بە وجود بێت لە ئەو مەحەلانێک بووە 54 یا 56 مەحەلە بە وجود هات بوو ئەوانە لە هەر یەکی 10 نەفەر انتخاب بن بڕۆن لە ڕۆژێکا لە ئیتر ئەوانە بەنابەت تەجروبەیەکی یا بیان زانستێکی بوو لە مەسەن شوێنێک عمومی ترا کە مزگەوتی جامعە بوو لەوێ دابنیشن و بە تۆ عەرز بکەم 25 نەفەرماندانە بوو تعینی دقیقی نەبوو بەڵام دەر هەر سوورەت بۆ ئەوە بکەنە شۆرای شار کە کار فۆرمەکەیشی سادە بوو متأسفانە نووسراوە بێ نووسراوە نەمان ئەوە ئافرادی وەک من ئەسەن لە تەک نووسینە چون زەمان شایشا بە دەلیل مەخفیکاری نەچتمانە نووسیەوە ناوێ نەمانە کرد ئەوانە چونەمان بکەفتە دەست حکوومەت مەسەلێکی پیاکە دەر هەر سوورەت نووسراوەمان نەبوو نەشریەمان نەبوو وەلێ ئەوە ئاوا هاتە بەرەو کە
مەسەلەکە زۆر سادە کراوە کە شەورای شار وەزیفەی ئەوە بێ کە فەرمانداریمان نابێت درست ئەو مەسەلە سیاسیەکەی ئالێ ناڕۆشنەوەی تۆ خەریکی ساختار حکوومەتی تێکەدەی یعنی عملی سیاسی ئەوەیە کە تۆ تەک ساختار حکوومەتیە تەرەفی و فرمێکتر دانی مەسەلەکەی سادە بوو ئوستانداریمان ناوێت فەرمانداریمان ناوێت کار فەرمانداری و شارداری تێکەڵکەن بیکەن بە یەک یعنی ئەو شەورای شارە نێزارەت بگا بە ئەوانمەی تۆ خاف لەبیر نێزارەت بە کاری فەرهەنگ بێداشت بیمارستان و بێداشت ئیدارەی کار بە کاری شارداری یعنی ئەو سێ چوار ئەمر معەیەنە که مربوطة وشارباني طبعا يعني انتظامات يعني انتظامات وفرهنگ وكار وبهداشت وفرهنگ اوانا كار شاردار ديارة خود كار شاردارية كش امان نزارت كن يعني شتيك عجائب تغيير ناكا طبعا اصلي كيش تغييرك فرق تغيير الماهية تغييرك ناوروكيك عجائب تيهاس او بيرو باور او فكرة بەتۆ ئاشکەم بەڵام ڕۆژ ئەو جمعەواکە قەرار بوو بکرێت ئەو تەجەمع بکرێ کەرتە ڕۆژی 6 بەهمەن یعنی ساڵی 57 6 بەهمەن جمعەیە و ئەو ڕۆژی 6 بەهمەنە کە حکوومەت نظامی کریا دەستنە ببي أو هيك حتى يك تظاهرات جوقة أصلا تظاهرات ندكرا شون هم مشغول كاربو هم مشغول كاربو مشغول تقسيم نظام نوت وفلان وبعض كس أو طيش أمان بيس خليك ودكارين خليك أو أنا بلا نخ خليك كاربون جو نيازي خلك عند دعوة جاء قول دواي تنظيم كيتو وسرش بابك أو مسألة ولا أو وصل وجبه هو أذكر وبتو أشكم هيك تظاهرات ناكرة هيك تظاهرات مش نبو خد حكومة حتى باسبانا كان دي بس يعني قرب بجين دي بس شخصي هات شن دكان يعني أقدر حكومة هاتو نان هيش أو شارك زمان باختيار بو حكومة باختيار بو أو الشكر بوجي إذا أو وقتها هيك لازمانك شكلي نقد بو كبتواني أو حركته راي بالربري بكا يا تنظيم بكا لنتيجة بأكم ما يوا يا مثلا فرشكا أو بيجم شو تشتي بيشو أو دنفر شون انتخاب كريان هل واس سنوشي حسابانا كده مثلا لما حلقة ما باشا هو صد نفر هنا نو مستكا بنزلت أنا جاي كم نفر لم نا أم حلقها هاو صوبرا سامان كم نفر يكريكا كي زفت كيشة جاي شنو جوا لا كريكار وزحمة كيش حدا أخذ في الجمعية تقول يعني بيجي حدا أخذها يعني أو دون نفر بو أهمية كارجل أواكي فرهنية كارك أهمية يس حتى أقل تعداد يشيلوا محل كم بيت حتما شيء كابي بيحتاج خويتي أشياء حتما كابي منظور موسى أبو حساو هي لك بي أو تو أمارك تقول بي تقريبا بواقعيتك أو دنا فريشة حو أبجيريان نهر وها كوبي وأوش تجنبوا بيجم ولا أو إيما بتمان ولا نا إيما نا أوان لذات روجة كادي تاو شاركها الأوقصى الراست لو أول شيء نجوشي بونا تليفون بو هيش نبو وإتفاق لجانبك هذا حادثة الرومانتيك اللي بيره هذا أو شو هذا إتفاق كأو نقابل قرار نبو يمكن شون كاري كيبكا غير ذو خط ورا كانوا هيش كاري كان نبو ولا بروجي بياني نزيكا وسبو بيشار كابل كانوا دو من باسبورتو كابل كان أول قال فرشيك بكوليو وشيء والله أما الديوار بريو تخار جزية قلت ما يمشي جزية أوكي يمشي طبعاً جمان هي نقابلين وتعنا بوشكلو قول وانا بو أصلا شيء وانا بو خلاص كنت وين كابل ولا من ما معنى هذا السبورة دوك شم هي
ژنم هەیە و هیچم نییە هاتو ئەمزانیا ماڵە نینە ماڵا و هاتو پەرشەکەم کرد اتفاقا وەخت نوێژ وەڵا نوێژ هێشتمان خەڵک نوێژی کردووەتە گەرکیان بچن جا لەو پاسڵە مەسەڵەن تەلەفۆنمان کرد پێم وایە لە ئاغەزەوان چۆن ئاغەزەمان نزیک بوو بە هێنەوە بە سپوراوە کە چۆن تەلەفۆن فیکس بوو فرێک لە مزگەوتەکانیش تەلەفۆنیان نەبوو بەڵام فرێکیان هەر ئەوە ارتباطمان هەر ئەوە بوو یا تەلەفۆن مزگەوتەکان باقی بوو تەلەفۆنی کریا لە مزگەوتی لە ئاغەزەوان تەلەفۆنی کریا کە کاکە ئێوە ئەتانە بڕۆن بێژن ئەو ئادرسە کێ هاتیە چۆنە ئەوڵا نیم سەعات سێڕۆ لە تووری کێشا کە ئەوان جوابیاندایەوە وەڵا ئەوە مێردەکە نییە لە ماڵە ژنێکە دوو کچی هەیە هەر ئەوە کێ کابراوە توور دە باشەمە هەر ئەوەی ڕاستەکە تەواو نوێژەکە تەواو بوو تکایە دەیەخێک بێسن ئەم کاکەمانە نیسی ئەوەشی چیوە دەوێت کار خاسکی کرد لە گەدای خاستەوە بە تۆ ئەرزکەم وەڵا گشتی تازە هاتو مامۆڵ ئەچوون نوێژیانە خوێندەوە دەچوون بۆ بازار خەڵک مسڵمانی تر خۆ بە تۆ ئەرزکەم وەڵا گشتی دەچکردگی گیپانیا وەڵا پولی خاسیشیاندا هەموو جمو بووە پرە لە 500 پیاتێ بوو 600 شتیا بوو جۆرە پول کۆ بووە ئەو پوربانەدا بە کابرا پەرشەکەمان لێ وەرگرت دامانە جیران ئەو ماڵەواکە نەبوو لە ماڵە ڕەسیدیشیان لێ وەرگرت کە ئەوە وەختارەکە کابرا تێتەوە بیدەنەوە یعنی ئەو بەجێ ئەوە دەست بە بڕن و پا بوەڕن ئەو حرکەتە خۆی انعکاسی عجیبی بوو بێگومان بێگومان ئەبێ بەشتێ یعنی من ئەو کابرا زانم حتمما دوای یا بووە بە پێشمەرگە یا حتمما یارمەتی پێشمەرگەی داوە هەر ئەو کابراوەکە ئەوە ئەگەرگەرمان بوردە ئەو حەوادسەجا ئابوو دەسن تێکەڵاو ئەو مەسەلە بە تۆ ئەسکەمەوە هین کاری چ نەبوو ئیتر من چوومە بۆ لە دەوراقیامە من چوم بۆ تاران تر ڕەفەرەکانی تر ئەو وەختە هێنێک بوو جەماعەتی ئەنم ناسیتر بوو ئەو بۆ جەرواکە من لە زیندانە بووم و ئەو جەماعەت و ئەو دەورانە ئەو کەسکە لە ئەناسم تەوای ئەوان واکە فعالەت سیاسیەکە لە هەر کام لە ڕشتەکان لە حزب توودەوە دیگرە حتاو یاکانتر ناسیار و ئاشنایی مستەقیمم بوو لە نەتیجە دەرپەرە کەسا قسەمە کردەوانە کە چە بکەین و لەم ئەم ڕەفەکانیشان بانیان بەسا لە جلسەی ئەو چل ڕۆژەکەیان نابوون واکە بێژن کنگرێەوە لەما خەبارێکی ڕاستەوە خۆم نەبوو بە تۆ ئەرزکەم لە تارانە ئیتفاقان یەکێک لە معدود بنیام هەلێکە ڕەفەکان چما کەسکەلتری بەرە هندوشتە بەلە خیامە پیژەن چێنانچی یادی بەخێر ئەوواخە کەسێک بووە کە یەک وەخت مەسئول کۆمیتەی ئیجرایی حزب و سازمان ئینقلابی سازمان ئینقلابی بووە لە حزب و جیا بووەسەوە یامێکی محکەم زیندانە پەخی ئەوەم بوو یەک ساڵی تێکیا بووە ئەو قسەمان کرد بە یەکەوە ئەو مەسەلەیە دقیقاً واکە ئەرزم کرد کە کورسان شوێنێکە واکە ئیسلام سیاسی زاڵنیە بەسەریە سەکێ بە لە قیامە ڕاست بۆ کورسان ئەوەی واکەی چەپ و لایکە ئەوە تەخوێت بکرێ یعنی جیا لە مەسەلەی تەشکیلات یا پڵان ئەمانە ئەو خاڵە ئەسڵیە بۆ بیژەن دەوتم دێت تۆ بۆ چنە بێ بچینە بۆ کورسان وتی دێم بێم بۆ کورسان چە بکەم تۆی ئەشی بچیت بۆ کورسان تۆ ئێنە جێژیان کە تۆی ئەداچەند تۆی ئەتوانی ئەو قسە بکەی من بێم هەزار قسە بکەم دە قسە بکەم دوانی نابێ بۆەوە کەسێ ئەشێ تۆ بیناسی کەسە یاتمات جەل بکە ئەوە کەم چی نییە تۆ لە هەر کوێنێ ژیاوی کارت کردووە یا ژیاوی توانیوێتە ڕابطەی ئینسان تەکە ئینسانال بەرقەرار بکەی ئەتوانی فعالیت بکەیت نییە خۆ ماموریەت نازانم ئیدارەی پێشاوەرجی نییەکی بگیرە و کاراکە یا هەتا بژی موادبی بە ئەو دەرسە لێرەیە لە شوێنێترابی نا فعالیتکردن ئەو پەیوەندی بەشەری تەک بەشەرە مسۆگەرە زۆر ڕاستە لە تاران و ئەو مایە لە تاران من هاتمەوە بۆ کورسان لەو وەختایی تر
كوت ببير أو مسألة يعني بالأخير تماسكري كمان كبو كبل قيام بو أو حكومة تاج جوردي ديارة زمينك أو زمينه ومسبي وتوكل تويتيابو شتيك ما نجيب داي بس أشي خمان كوب نوا حل نوا إذا إنه دس ممكن بر صار في أحكامي كل أو اختبو تشكو تخمن وشيء وأنا وكيل ساران جيل هاتو بشكي حدود مثلا بجسد جار تك أبي بابانا بيكو أو تشكو تخمن ما نجاس يعني جاس هذيان أكيد أي في أحكام خمبو كبراسيت وهاجا سازيان أكيد نبيتو أما هاولو كرسانو إتهر أو بز مشتبون حتى كنورس زۆر باش بێگومان باسکردن لەو سەردەمە زۆر دەخایەنێ زۆر بەداخەوم کاتی بەرنامەکەمان زۆر مەحدودە پرسیاریشم زۆر ماوە جا بۆی کە پرسیارەکان بتوانم هەموو ئاراستە بکەم ئەگەر وڵامەکانت چەپ بکەیتەوە زۆر سپاست دەکەم بەڕێستان باسی ئەو سەردەمەتان کرد بەڵام لە هەمان کاتدا ئەندامی ئەو کاتی دەستەی نوێنەرایەتی گەلی کوردیش بووی بۆ وتوێژ لەگەڵ ڕژیم لەگەڵ دەوڵەت پێم خۆشە بیرەوەری و ئەزموونەکانی بەڕێستان لەو خۆراغە لە تێکۆشان و چالاکیتان ئەگەر دەزمان خۆتانەوە بیستم سپاسان والله بازدانێک لەسەر مۆزوعێک پرە مهم ئەوە ببوون بەر لەو ئەسنجوەوە بمە ئەو مەسەلە پرە مهم خودی شۆچنت ئەوەی کە باسم کردی بەلقیامە ئەوە شۆرای محلاتە و کنەگەی بەجێک و شکستی خوارد و ئێتفاقەن ئەو شکست خوارد نەبوو بە باعث ئەوە کە خەڵک نەزانی چ بکایتر هیچ تەشەکل و سازمانێک نەبوو بتانی ئەوە کۆ بکاتەوە هەتا ئەو شکستە کۆ بکاتەوە نتیجة مردم حفظابون حكومة كفتوة السبتري ومفتي زادة لشارسنا أو مسألة اختلاف بين أوانا جالينا نختيك خالك فرفر مهم في أخات في نشان أدا وشياري عمومي خلقة لبين أو دوانا لبين مفتي زادة والسبترية ناين بيجن بشت أماقدين لا تجي أو كارنا قبو خويان هولدن شتێکی تایبەت بوو خۆیان دروست بکەم ڕێک بدۆزنەوە ڕێگەیەک بدۆزنەوە ئەگەر ساکتە جا ئەو سکوتە ئەوە پێوە بوو مفتیزاتی پێوە بوو تجارەتیکردن یا بەسوونە مخابڵی بەرهەڵەسوونە مخابڵی سەفتەریە ئەوە لە موافقەتێک مفتیزادەیە ئەو خەتا لە حساباتی احتماڵن کردووە نازانم بەڵام دەر هەر سوورەت اختلافاتی ئەوان و نائەمنی لەناو شار و ئەوانە بوو باعثەوە کە نۆرۆزی سنە پێشات نۆرۆزی سنە هاتە پێشێ کە شۆرای ئینقلاب هاتبوو کورسان لەبەرە شۆرای موقەتی ئینقلابیەک پێکات کە ئەوەی بەڕاستی هەر کام لەوانە باسێکی مفەسەلی گەرەکە سێ ڕۆژ تووری کێشە کە کاسێک کەماگەر هێنی بوو سوخەندگوی بوو کاکشۆی زەکەریایەتیا بوو بە توعشکەم ئەو شۆرە ماخەتەکەلا بە سێ ڕۆژ بوو کە لەواخا دەوری پادگان گیرا بوو دیتە هەمڵە کریا و پادگانی ژاندارمری خەلی سلاح بوو شۆرای ئینقلاب هاتبوو شاری سنە بۆ حەلکردن مەسەلەکە کە ئیمشال بەدوو بوو شۆرای ئینقلاب هەروە هاکۆ هات چۆن بوو ئەوە نەخشی لەواخا بژین کوردەکانی مقیمی مەرکەز کە ئاغای سات وەزیری یادی بەخێر ئەو نەخشی موەسری بوو لە ئەو پەیوەندیە و ڕازیکردن شۆرای ئینقلاب متمانەدان بەوان کە حەل ئەبێ چون دەوڵاتی تریشە و جەمیەت مەسەڵەن دفاع ئازادە و ئینقلاب وتانەوە دوای بۆ پێک هات نخۆ فعالیەتی تاخنەوە ابتکارێکی زۆر بە نرخ و گەورە بوو دەرسل بێژم کامیان ئەوەیانەوت و لە هەر سوورەت فەخرەکەی بە کاکوا دەبڕیێ بە تۆ ئەسکەم کە دیسەکی تشکیلاتوان نییە لە چوارچێوەی جەمیەتەکانەوە لە هەر شارێک جەمیەتێک پێک هات مەجموعەیەک بوو لە نیروهای چەپ و متەرەقی و ئازادی خواست و کومونیست کە لەواقع ابتکارەکەی شێر بەدەست دامەرزێنەرەکانیەوە بوو کە لەواقع دوای گوشێ بینین کە کۆمەڵس ئەویشە خۆی حکایەتی خۆی لە هەر شوورەت ئەو وەزعیەتە لەلایکی دەفتەر سازمان شریکەکان خۆ سازماندا بوو ئەو مەجموعە بوو بەهۆی ئەوە کە لە نۆرۆزی سنە شۆرای ئینقلاب بێت و
بە تۆ ئەشکم بگەینە ئەوە کە قبولیان کرد وەتارەکە پێشنات پیا ڕێحەلەوەیە کرد شارەکە شۆڕایدایەکە قبول بوو کانیان قبولی بکەن یا شۆرە ئەرزم کردی هەر ئەو فرمواکەی لە نەزەرمانە بوو کە فەرمانداری نەمێنەوەمانە وتیانەوە زایفەکەی دانین بوو دوایی کە دوایەکەی ئەڵبەتە گزیان کرد و نەشد وەێ قبولیان کرد کە ئەو مەسەلە بێ مەتێکی پەنجمادەی نووسرا جالبیەکەی لەوە ئەو یعنی ئینشاکەی ئاغی سات وەزیری بوو وە نووسی بووی بسمی تعالە لەبانیەوە نەبوو و ئیمزا کرا تەنیا سەنەدێکە لە تەواوی ئەمری جمهوری ئیسلامیە ڕئیس شۆرای ئینقلاب کە بەهەشتی بوو تاڵغانی بوو بەنی سەدر بوو ڕەفسەنجانی بوو سەدر حەدس جەوادی وەزیری کشوەر بوو گشتیان ئیمزایان کرد کە ئەو مەتنە بسمی تعالە لەبانیەوە نیە هەرچەندە بعد نووسیا بە وەسایە ئایەتوڵا تاڵخانی فڵانە کە اتفاقاً لەو وەختە یاوەشێکی بەکات سافۆتی وتم کەی ئەو پێشنهاد لەوەی کرد وتی ئاخرەشی جۆری بینووسین ئیمزایکەن هەر بەڕاستی عین ئەوە جۆری بینووسینەوەن ئیمزایکەن ئاوا شروع بوو با وەسایای ئایەتوڵا تاڵخانی کە خانوانە بوو لە هەر سوورەت ئیدارەی شۆرای شار بەدەست شۆرای شار بێت و انتخاباتی بکرێت بەداخەوە ئەوە پەدیدەیەکی نوێ بوو تازەیە دەواخە ئەتانی بژی ئیدامەی ئینقلابێ بوو کە شکستی خواردوو لە 22 بامەنا بەڵام نەماندی ئەتانم بێژم نەماندی کەم و کورت بێژم من دیم ئەو نەیدینە لە مەجموع ئەتوانە بێژم نەماندی لەناو ئەدەبیات هیچ حزب و سازمانێکان نییە حزب دموکرات ئەسەنتیانە بوو چۆن ئەو خۆی بە حزب حاکم دانیە ناو تشتێکی و بەشدار تەپان نابێت لە ساتی ژەواکەی دانریا حزب دموکرات نەبوو اتفاقاً ئەو جەلسە بوو بەهۆی ئەوە کە حزب دموکرات تا ئەو وەختە خۆی بە عنوانە حزب قەریب بە ئیتفاقە ئەوە ناو ئێلامیەکانیانە هەیە لە ناو نامەکانیانە هەیە خۆی بە نمایەندەی قەریب بە ئیتفاقە مەردەم کوردستان دانێ ئەوە معنای نەما هەرچەند ئەی نووسیە و دوارەوە نوێدەوە ئەخر چۆنە بێ فەرمانداری مەهاباد بڵێ بەڵام مرکز ئوستانێک وەکو کوردستانی تیانیە چۆنەوێتە قەریب بە ئیتفاق مەردم کوردستان هەر ناخورێتەوەیەکانی تر بگات وەێ منزور ئەوسە فەزا ئاوای پێچێکی تۆ قبولیەکەی لە وەختە نێو داخل چۆنەوێ فەرمانداریەک بێژین 70% لە ئەو شارتە هەیە بەڵام لە ئوستانێکە یەک دانەی شت نییە ئەوە چۆن قەریب بە ئیتفاق مەردمەکە تۆ نوێنێریت کە ئەومانە لە هیچ شوێنێکە ئیسفادە نەکریانەوە و هیچ جۆن لە شۆرای شاری سنیشە پێشات و کە ئەو خۆی بەڕاستی خۆی بەجێ خۆی جێگەی قسەوکردنە یەک وەخت حتمەن پێشنهادتان پێەکەم بەنامەی لەسەر خۆی ئەو مۆردتا بن انتخاباتێک کریا تەنیا انتخابات ئازادێکە یەک خاڵ بێژم کە ژنێک خانمێک یادی بەخێر فەریدە خۆشیێت بەتە هەوادارانی سازمان شریکان بوو ژنێک ئەیژێ من مسلمان نیم یا مەرزم پێژن کۆمۆنیستە تو قبولتە ئەو کۆمونیستە یان خۆ بەخۆی ژێ کۆمۆنیستە داوطەلەب ئەوێت و ڕێی تێنێ لە تاریخ ئێرانە سابقەی نییە سابقەی نییە کەسی بێژێ من مسلمان نیم یعنی بەلێ جمهوری ئیسلامیش فقط لە مەجلس چواردە دوای شەڕ ئەو دوومە و دوای جەریانات هێن و شتەکە بە ئیسڵاح خەوشتەواکەی لە گێڵانە ئەدێک بەناو توودەی ئەوش نە بەناو کۆمۆنیست بەناو توودەی داوطەلەبەوە کە ئەتوان فراکسیۆنێکیش لە مەجلس دارانە بە وجود بێرن ئەوانن فقط مدعیکی مسلمان نین داواخا توودەین فقط ئەومانە هەیە ئیتر کەسمان نییە یعنی لە تاریخ ئێرانە ئەوە تا سابقەی نەبووە نەماندی ئەو ئەهەمیەتە وەلی کامی ئەیسا تکراریەکەینەوە ئەیژین چتی وا شدە نییە ئەوە شتێکی نەتەنها غەریب نییە وەختارێکیشا انتخابات ئەوێت و 11 نەفەر دەرچێ بە هەر وەسیلەی 8 نەفەری لە لیست مسلمانەکانە 3 نەفەر
بإصرار مسلمان بيجين عصابين ولي لنا أوا وقت السخن بيك انتخابك بو فلان كاد وفلان كاد كون لسك انتخابك أو يعني فقط سنة فريان بو كطرف دار مفتي زاد وحكومة ديني بو أو هشتكيتيان مسلمان بون ولي لبار سياسية فارغ بون لو مسألة أو نكتة فرا مهم بو قشتي أوان تيك أوكي بيكو من يكي وقت جبار آريان نجاد يادي بخير براسي جيو ريد حرمتي خوي هيا عم صمونش طالما لو وقتي كاد مثلا هيك في شهاده هل او شورى يظل في معلوم بو نظري روشنو المود مثلا زور كار كيالو كي كار كان شو مثلا دعوة كرا لدولتي مركز كحق بيكاري وهو بيمي بيكاري دوما يشترى دوما يشترى أو فخرك بو أو كم تشتكني للتاريخ أنا سابقين أبو بلا إنما الناس كاذبوا العرب فرش تايات يا أويا شيء شاوب كينو لما بدوا شو شتي نيو شتي تاز الدبينين ليب كولينوا نيك نيبينين وكو در صورت أو بيشات كأو مسألة شورى شاربو مسألة جرفة والمريوا زوج مثلا كبو بوكا أو حكومتي زاني نخير شاري سر أو ناكري ودن إسلام بيش يعني حكومة إسلامية لكرسانا نبو دعايش مصاحبة وشتاكية مصاحبة صحابية سجي وقت هاتين كرسان كي دعايش شاري ولا تعزى اجي وتلك ديما أصلا إسلام سياسي أصلا حكومة أصلا إسلام خبرينية اجي أصلا خبرينية بل نهاتو بو كرسان هر أو أرزكم كرسان تنيا جيجيك بو لو كشورا ك إسلام سياسي بسر يازال نبو جبهيك بو عليه ارتجاع جنب داخوا أو هيش كسنيتي حتى تفكرني شواك أيان تاني بين الكرسانة فادت كان بيا وابو بيا خاسي خويانا لأن زين بقى الكرسانة تو أتاني قصبكي أو نبي توفر بقوة بي بلكي الكرسانة تو أتاني قصبكي شون شبي شون قصي خوشكي شون كدوي خوشي شتايا بلام تواونية أو هيك أتواني بصلاة مورد قبول بك ولا أول فيها خاصي خوتنيا يا قش يا بيان وابو كرسان بوشي جبهز لحالتك جبهه أول وقت جبهه كان تكتو بوشي بيان ما يتي هيك كنا مال كرسان كسيان بو وإتفاقا دعاء بيشا أواني واكي كرسان جبهه ينبو ما نوا ولا أول نبوك مثلا بيجين سازمان شريكان مثلا كم كسيان بو لكو نولا بريان بو مخصوصا ناو شاركانا حتى التي هذا كان طبعا شيء كان برين يابو طرفدار وهوادار يابو هيكار هالوتر ولي تشبو أبي تفوشي جبهة يابو كومالا أبي جبهة بو تكيانا أجياء بو أو برنامج دارجة منيس بو بو واقعية أويك بيوند لعملها بيكتي لعملي انقلابية لخماتها در هالحال أو مسألة بو بهو أو يعني مسألة أو بو كيتر حكومة هولي دابا هيرشوا بدرو بفلانو حمل بكابو كرسانو أو كارساتية تبي فش مردادا بيكنا أو دا سوريا دا أو قتل عامو اشتواكي كنا دوما نيتاني تواوي بيسا دينا خناكي بوي تازه وقتا ام سازمان كان يجي بكو كومالا وكو دبكرات وفلان جخوان ينكلو بسازدان و لمخاولية توانيان بيسن مسألة هيئة مالية خلقور يعني هيئتي كان ناد بنا حسنيات يا هيئتي بيجا بخوكوان هالشي كبينتك هيئتك بناو هيئة المالية خلقور دا قصب كان خد انتخاب أو مسألة طيب مسألة خد انتخاب أو كقبول يكا دولة تك هيئة المالية خلقور دا قصب كان يعني خلقور ديكي خارج لتقسيمات بستاني شتيكي بناو خلق كل دفاتو قبوله
خود ئەوەی خەوڵ حتاگە یەک جلسەش هەر یەک جلسەش بوو ولی خود ئەو جلسە مانای ئەوە بوو کە ئەو دەوڵەتە شتێکی بەناو خەڵکە کورد مەجبور بوو قوکە ئەو خۆی دەستکەوتێکی سیاسی گەورەیە و شدە نییە دانرا کە لەوێشە بەلەخەرە هەر تشکیلاتێک سەلا هەیەتەکەی خۆی دیاریە کرد فەخری ئەوەم بوو کە ڕفێرکان شێنەوە ئەو هەیەتە دانابوو کە کاک عەبدوڵڵا بوو کاک مەجیدزادە بوو من بووم و کاک دکتۆر جەعفەر ئەمە بەعنوانە نوێنەرانی ئەو هێنە بوو ئەو جەلسەدا یەکم خەر یەک جەلسەیش لەوە خات گیریا ولی دەفتەرێک بەناو هەیەتمانگی خەڵکوت لە مابەدا بوو کە لەوە خە فقەت دەفتەر بوو ئەوە تایبەتیەکی ئەوە دوایی پێشین وەکو هەیەت لە جانبی ئەوە بێ نەخێر نەبوو بەڵام هەر ئەو خود ئەو قەدەمە هەر یەک ڕۆژە یەک جەلسەس بەڵام ئەهەمیەت سیاسیەکەی پەزیرش دەوڵەتە لە مقابل هەیەتێکی ئەوە درست ئەوای قبوڵە نوێنەرەکانیش قبوڵە بۆ تەرتیبە گەرنیها ئیتەوە تعادڵخیا بێسەڵا نیرو ئەوانە سەرکەوانە تاینەکە بەتواشکەم کە ئیتر ئەویشە بەو تەرتیبە ئەگەینە هەیەتمانگی خەڵکورد و دوایەوەش ئیتر وەگەت من مەسەڵەن هێن بووم چون لاخم بە لە قیامیش لاخم شکا بوو وەزیەتێکی ئارترۆزی ناحەساوی بۆ وجود هاوردوو مەجبور بوو بەتواخەن لەو بینە حدود هەپەشمانیەک لە تاران بوون معالجەوانە کەەوە گشتی ڕەفێقەکان ئەوانەی تر خارج لەک مەسەلەی حتا تشکیلاتیش بوو یعنی لە ڕاستەقە کۆنەکانی خۆم ئەوانش گشتیان سەڵا هەر یەکە بە جۆرێک مەخفی بوون و فعال بوون بەڵام لە بیمارستانیەوە تا هەزینەی و تا گشتی بەڕاستی ئەوان گردویانە ئەستۆ تا ئەچینەوەجا قسەیکی خۆش بم لە ئوروپا بووین یەکێک لە هێنەکان دۆکرات تا وەختە خۆش ئێتباتێکوان نەبوو لە تەک عێراقانە ڕێ دەرچوونێک هیچێک نەبوو ئەو بە شۆخی وت ئەو وەختە کۆمەڵەکەی نێزانی ئەو لە کەوچ بوون هێنەکە نەخۆشەکانیان هەناوی تەران گەوجی چی کارە کەرمە مەخفیکارییان ئەوە چەندانە لە زەخمیەکان ئەلانش هەن بێسا هاتنە تاران و دکتۆرەکە ئەیزانی مەسەڵەن یەکێک لەوانە کە گولە دابووی لە هێن گەردنی لە تەزاواراتەکە ڕێزێک فقط جنجێک مخچەیە بوو هیچ کەسێ نەیەتانی ئەوەتە خۆی بالەخەرێ خبرە لە کارەکە ئەیزانیش کیە بەگۆکشە دکتۆر دارستان بوو ئەیزانی کێ معالجاکە چون من ئاشناییمان بوو یەکێتە ڕەفێقمان بوو ئەو ئیشە ئەیناسی و خولاسە لەو تەریقەوە معرفیمان کرد بە دکتۆر پەروەندەی واتەشێدا و کەمە پریمۆس ترکیە دیکەیەک لایە لەگەردنی خۆی معالجێ کرد تەبان بەبێ مەسەلە ئەوانە و ساق و سەلیم و دوایەوەش ئەو مەخفیکاریە ئەو کارە تشکیلاتیە ئەو محکەمیە ئەو کارە پێوا بوو ئەوە دەوانە گۆژمەیان هەنە بوتان خۆمیش چەند مانگ لە بیمارستانە چەندە دوو دەفە ئەمەڵ کرام و لە بیمارستانە بووم و دوایەوەش هاتمە و بۆ زستانەکەی بۆ آخر ئەبان وشتەی ساڵ 6 بوو کە 59 گەڕامەوە بۆ کورسان و دەوێش بووم و ساڵ 6 وشەی کۆنگری 2 بوو ئیتر دوایەوە پێم وایە ساڵی 61 وەکو مەئموریەت دەنێدرێ بۆ دەرەوەی وڵات دیارە سەردەمێکی هەستیار بوو بۆی کە بەڵێ بەختارێکیش بەداخەوە ئەو وەزیێتەوە کە خۆمتم بەختارێکیش تەک ڕەنگە تەک بازێک کەسا بێسا لە خودیەکان حەساب نەکەن مەسەڵەن ئەو تەنگ نەزەریەلیشە بووە کە دەر هەر سوورە لە شوێنێک لە بێژن لە خودی تشکیلاتە شوێنێک دیاری بێت و ئەوانە نەبوو ئەتا وەختە ناو خەڵکا بوو مەخسوسەن ئەوەختەوە کە هاتینە بۆ ناو شار خود ئەو مەسەلە زۆر مهم بوو ساڵ 59 کە گەڕاینە بۆ ناو شار
هەجاهشت کە گەڕانە بۆ ناوشار ئەو وەستا دەورانێکی زۆر گەشەی کۆمەڵایە ناوشارە ناو خەڵکە ئەو وەختە تۆتانی قسەی خۆش بکەی ئەوتانی کاری خۆش بکەی هەرچی کار خۆشە لەگەی شارەکانە ئیتر مەسەلەی هێن تەواو بوو بە تاسکەن تشکیلات شکلی گردووە و ئیتر نمایندەگی هەزوو ئیتر هەموو شتێک بە تۆ ئاسکەم هەرچەنە هێنەکان تریشەن حزبەکان تریشەن وەلێ شکۆفایی و شکۆفای بێسار سەر هەڵدانەوەی کۆمەڵە هەرکین ئەو یەک ساڵەسە بە تۆ ئاسکەم ئەو مەسەبە پرە مهم بوو یەکێ لەوانە پس کە تەحەسنی ساڵی یەک مانگ تەحەسن کە خەڵک هەرچەند لە وەختی ئاتش فێسکرا بوو ئەوە نەبوو کە پاسار حتما بڕێت دەرو کات فقط لێنیشان بێسا ئەوە شکێنم کرد بوو ئەوە تۆ قسەی بچکە نادەی بەس شوێنە کرد بە تۆ ئەسکەم لە سنا وەختارەکە چون بان باشکە لەبەریشە جێگەی تەفریحات و ئەوانە بوو بان باشکە خەتەرناک بوو لە سنا وتمان ئەوە خەتەرە ئەشێ ئەوانەی لە بان باشکە بڕۆنە دەرەوە کە اتفاقا لەسەر شۆ تۆبێخی کرا بوو کە بەرنامەیەکوان نەبوو بەڵام وەکو نوێنەری بەلە یعنی دوای ئاتەش بەسەکە کە بێ ساڵان کرد جاوە هەر کەسی ئەوە دەفە بچاتەوە بۆ ناو شار ئەوە کارتی بەرەندە بوو بەڵکە بۆ ناو شاری سنا بەختەوەرانە کەوتە بەرمنەوە منیان هەڵبژار بڕۆم بۆ شار سنا ئەو ڕۆژیشە لە ئەو ڕۆژە هاتنەوەم لە زیندان خۆشتر بوو ئەو ڕۆژە ئیتر شتێک پێشمەرگە و شتە گەڕاینەوە بەد نەبوو ساڵ تەختیە ئەویش لەو ڕۆژگە لەسەر دانە تەک یادی بەخێر کاک ئەیوب نەبەوی ئەو ڕێبەری بوو کاک شوان بوو شەید سەلاح بوو سەلاح کۆچینی ئەلی کۆچینی بوو کاک کەیان فەرزاد بوو سەدان کەس کە بەڕاستی هەر یەکیان زۆر ڕاست بڵێ بوو ئەو شارە بوو بە شتێک بەداخەوە من لەو شەوە لەو جەژن و شتا وتیان پێم لەبەر ئەمنیەت من ئیتر تێکەڵاو ئەو جەژنە نەبووم چون جەماعەت چوو بۆ حمام و دوایە کە لە باچیان خواردووە نەیاندا بم کاک یۆسف جیان کەمتر لە 10 دقە وەختمان ماوە پرسیارم زۆر ماوە زۆر بەداخەوە بەڕاستی لەوانەیە نەتوانم بە هەمووی ڕابگەم بەڵام دوای ئەوەی کە وەک نوێنەر دەچێت دەرەوەی وڵات و باسیەوەت کە زەرورەتەکەی لە سیدا بوو دیارە و دەم حتمەن بۆ گەیاندنی دەنجی خەڵکی کورد بە دەرەوەی ئێران و بە دنیای دەرەوە بوو بێگومان پێم خۆشە لەو ساڵاندا حتمەن کاری و چالاکی دیکەشت بووە لە دەرەوەی وڵات پێم خۆشە زۆر مختصەر باسێک لەوانە بکەی کە دواتر ئەوەت لێ پرسم تۆ زۆر لێکۆڵینەوە شتت هەیە لەسەر مەسەلەی کورد بەڵام بۆچی ئەو لێکۆڵینەوانت بۆچی ئەو وتار و نووسراوانەی کە لە دنیای مەجازیدا لێ دەبیستین و دەبینین لە شوێنێک گرد و کۆ ناکرێن ئەگەر ئەوانم بە کورتی جواب بدەیەوە زۆر سپاس وەڵای جواب نادرێتەوە مڵتەقم جواب نادرێتەوە ئەوە فقط بە کورتی بڵێن لەو هێنە وەسەن لەو وەختەوە کە ناو شار بووین هاتینەوە عەزیم کرا کە ئەوەی بڵێم ئەو کەسەی کە لە مۆرد سوپای ڕزگاریەوە جزوێک نووسرا نووسەری ئەو جزوە لە ڕەهبەری کۆمەڵایە خۆشی حاڵی نەبووە بە چ دەلیل ئەساسیەک ڕزگاری شەکە کرێت وەلی ئەوەی واقع لە سنا کرا دقیقاً ڕون و ڕۆشن بوو یەک ئەوان ئیدامە دەری سازمانی ئەمنیەت بوون شێخ عوسمان بنکەی سازمان ئەمنیەت زۆر ڕاست دوو حکوومەتێکە دەروێشی حزبی دەروێشی و دینیە ئێمە بەدبەختیمان هەرپا لەسەر ئەو مەسەلەوە کرد ئەڵبەتە هەندێک ئێستا باز لەوە دەکەن کەەوە نەقزی دموکراسیەت بووە جۆرێ نەخێت نەقزی دموکراسی ئەوەی ئەوەیە کە چی شتێ مطلق نییە بەو دوو دەلیلە چون خۆشبەختانە ئەلبەتە من مەموریەتی ئەوەم نەبوو وەلێ کاری بەخێر بەڕاستی کاکسە ئێوە ئیتر لەگەڵ ئەوە بووم تک ئەوە ئەسازیامی کرد ئەو کارتی دا پێم هەر لە ڕۆژی ئەوە لە مۆردی ڕزگاریەوە ئەوەی واکێ خراپە بێ یا هەرچی بێت من بەگەردەنم
و فەخرێکی گەورەیە درست فەخرێکی گەورەیە یعنی ئەگەر هەر بۆ ڕەوشتە لە شوێنەکانی تریش وایە شەڕ نەدەکراتە کڕوتکاریان ئەسڵ خەزیەکەی لە شاری سنە بە سە وردەیەک چەکداری ئەو شەویانەوە تەکس فەرماندەکەیانە ئەو فەرماندەکەی تشک شێخ مەقەد مادە پێ هەڵات بەڵام شێخ ئەسعەد بە هێمنایەتی حتا یەک نەفەریش یەک شەو دەستگیر نەبوو غێر شێخ ئەسعەد کە دوو شەو شنگیان هێشتۆ لێ ئیتر باقیەکەیان یا ئەوە بوو اعتراضێکردەوە چ بوو چەکەکانیان مجرم بوون یا بنیامەکانیان دەخێمە ئەو دەروێشکەدە بە مجرمدا نەنا یەک شەویش یەک نەفەر نەگێگە چەکەیان لێ ئەساندرا تۆزێخترا بۆیان کە چەند بۆ شێشی چەکەڵدرێن بۆ شێخ کاری وەتەک شێخە ئەوە خۆتان و خۆتۆن خوای خۆتان و شێختان و زکر و کەلیلەتان چاکەن بیکەن ئەو چەکە خارج لە حتا ئەو دەروێشەکە خۆتان یەک نەفەریش یەک شەویش نیگانەیەشێ ئەوە نوکتەی پر خاڵێکی فرە گەور بۆیش لەوانەیە کە هەر لەبیر ئەچێتەوە ئیسە هیچ کە خۆی ناکات زاوی چۆنەکان خراپی کرا یەکێ لە گەورەترین کارگەلێکە کۆمەڵە کردی یەکێکی هەر ئەو دواخاچەکە دەسپارێت دوایەوە تێت و منیش دوای کنگرەی تێتە بەرەوە و دیاری مەکەم بێ بۆ دەرەوەی وڵات فقط وەختانی من ئەکمە بی ئەوانە کارکردن لە دەرەوەی وڵات کجا مەرحەبا هیچ ڕەبتێکی بە ئەوە مخایسێ بکەم دەنگی بیان ئەوانە ئەکرێت شتی هەموو شتێ بێ بە ڕوتین هەموو شتی تۆمە بەلەوە بەسم تەشکیلات کوردەکان کوردی نیشتە جێ فەرەنسە بێ بەلەوە ئەوەڵ کارێک بسا ئەوەڵ ئەنجومەنێکمان دانا ئەنجومەنی دفاع لە زیندانی سیاسی بوو دوای ئەو خەت و هەموو شتە و خەبەرەکان هات هیچ سازمان و شتێکێشان نەبوو ئەو وەختە بەڵام سازمانی ئەنجومەنی دفاع لە زیندانیانی سیاسی پێکات لە پاریس سژات ئەوڵ ئەنجومەنە بە تواشکەم هەولیدا بوو لە قاودان ئەو جنایەتەوە کە لە ئێران ناکرێت چەک زیندانی سیاسیە و تقریبا ئیتر بوو بە سنەتی بووی کە هەر ساڵە لە هاوینا بەعنوان ئەوج خەت و عام زیندانی سیاسی ئەوج خەت و عام زیندانی سیاسی نە چون بازی کەس هەردایانێ ئەوە خەتایکی سیاسیە ئەژێ فەقەت قەت و عامە دەهەیە شەست چمانە بەر لە دەهەیە شەست نەبووە دواتریش قەتڵان تەواو زیندانی سیاسی لە هەر ئەو ڕۆژەی دوای بەدەستکردن حکوومەتیەوە حتاکەی بەڵام ئەوجەکەی بەڵێ ئەوجەکەی ساڵی 1970 هاوینی 1970 ئەو جێکە بۆ هەزارانەگرێت وەلێ دەواخا خەتڵامەوە ئەو بیرەوەری ئەوجی زیندانیانە ئەو ئەسوی ئەو ئەنجومەن زیندانی سیاسیەوە کە فەخری بەشداریم تیا بووە و ئیتر ئەوانەی گوتمیتەوانە کاری ڕوتینی لە درێژی ئەو کارە ڕوتینانەتدا ئاخرین کارت کە ئەم سەردەمەیە ئەم دوایانەیە پێم وایە کاری ڕێکخراوەی سیاسی ئێوە بۆ پێکەنانی کۆڕێکی کوردەکانی فەڕەنسەیە ئەگەر بە کورتیش باسی ئەوە بکەی و پێم وایە مەجاری دیکە 2005 پێکەناوی سەر وەکو کۆڕێکی سادەی بێسەر دفاع لە مافی مرۆڤ و لە قاودانی نەقجی حقوقی بەشەر لە کوردستانەوە کە تەبەن ئیشە بە دەلیل ئەم تەوا وەسایل و ئیمکاناتەوە کە پێکاتووە ئیتر ئەوە هێنی نییە ئیتر مەسەڵەن لە هەرانە هەیە فڵان هەیە تۆ تازە گەرەکرد بێ ناکاسی بکەیتە خۆرگە لە هەراناکی هەرانە خۆ بەرە پێشتا ئیعلامی کردووە هەموو عالەمەی زانێ یعنی شتێکی تایبەتی ئەوانە ئەرزم کردی ئەمانە مقایسە ناکرێت باشە ئیزنم پێ بدە باز بگەڕێنەوە بۆ 1999 باز لە پێکێنانی کۆنگرەیەکی کورد دەکرێت لەو سەردەمەدا کە بەڕێستان یەکێک لە ئەندامانی دەستەی ئامادەکاری یا هەرچێک زۆر بە کورتی ئەو بۆ باس پێویتر ماڵاواییە باسیەکەم ئەوە جالب بوو ئەو خۆی خاڵێکە پێکاکە
پێشنهادێکی کرد بۆ پێکاوردن بەسڵا کۆنگرەی نەتەوەیی خەڵک کورد یا ئەو پێشنهاد کۆنگرەی نەتەوەی حتا لە زەمان بە قەومەر و دووتریشە دو ساڵانی شەسی شاهر لە گۆڕدا بووە بەڵام هیچوە سوورەتی نەکردووە کە بێن کۆڕێک بە وجود بێ کە لە گشت کوردەکان لە هەر پارچێکەس لە هەر کوێنەکەیە پێک بێت وە مەرکەزەکەشی لە دەرەوەی وڵات بێ کە بتوانێ نەخس خۆخ بەشەر لە هەر کام لە پارچەکان بێ بزانێ ئەلام بکە چۆن هەر بەشێکی لە داخڵا هەن ئەوەی واکێها لە خاکی عێراقا ناتوانێت ئەو حقوق بسەن نەفی حقوق بەشەر لە کوردستان عێراقا لە قاودا ئەوەی واکێها لە پشتیوانی ئێرانی لەسەرە ناتوانێت نەخزی حقوق بەشەر لە ئێرانە لە قاودا لە نەتیجە کۆنگرێکی ئاوا شتێکی ظاهرا منطقی هەر بۆ جەرواکی لە ئەفریقاش کۆنگرەی ئەفریقای جنوبی بۆ وجود هات کۆنگرەی ئەفریقا ئاسان بۆ وجود هات کە نەخشی هەبوو لە مەسەلەی ئەفریقای جنوبیە در هەر سوورەت ئەو بانگەوازە بانگەوازێک بوو کە زۆر کەس غێرە پارتی دموکراتی غێرە جەمات بەرزانی گشت کەسە قبوڵی کرد ئیتر لە یەکێتی نیشتوانیەوە بگرە کۆمەڵەکان بگرە حیزب دموکرات بگرە گشت ئەوانە بەناو بێساوانە بێژن خودی پێکاکە بێ حتا لە کوردەکانی باکوور کە بێژین ئەو جەماعەتێکە نوێنەری خۆشکە خەرجێ بوو مەسەڵەن کەوانە حزبی سوسیالیستی بێسەڵا کوردستان بوو لە تورکیا ئەوان مخالف بووین خەتیان پێکاکە مخالف بەڵام حتا ئەوانیش بەشداریان گشتی بەشداری کرد یعنی ئەیتوانی شتێکی پوختە بێتە دەرەوە قەڵوا بوو کەوانە بوێنن و بەنامەیەک دابن و چی بکەن و یەک ساڵی فعالیت بکەن و پەسەند لە تەریق سازمانە وحدەت ئوروپا یا کشوەرە بێسەڵا بەناو دموکراسی خوازەکانی ئەوان واتانی یارمەتی بنکە و ئەنجومەنە بینالمەلەلیە لە بتانی کومەک بگرێت لەسەر پای خۆی بێسێت یەک ساڵ پێکاکە ئیجازە پێ بدا دەواخا یارمەتی پێ بدا کە لە فەقەت لەگەڵ جێگەوە چون ئیمکانیان بوو لە بلژیکا لەسەر جێگەوە ئیمکانی هێنیان بدا بۆ ئەوشە ئیتفاقن کریا بیانگەلێکیش بەناو هەڵبژێردران وەکو هەیەکی مەسەڵەن ئەوەژین بەناوێکی بوو مەسەن یادی بەخێر برایم ئەحمەد بوو دکتۆر عوسمان نوری تالەبانی بوو دکتۆر محمد عوسمان بوو و دکتۆر ئەسمەد شەریف ئیتر منیش لەو حاشیە کەوتوومە ناوی و منیش دانیشتین لەسەرەوە ئەتا بەرنامە دەرجێت چۆن مەسەن دکتۆر نوری تالەبانی لە پێشتا بوو حکم ذاتی هەر بەرنامە و پارلمان و شتەکە بەرنامەکەی ئەو نووسی بووی ئامادەی بوو شتی ئامادە دراسەکراوە بە خۆڵمان و پێژن تاقیدەکراوی بوو دوایە لەسەر مەسئلەی چۆنایەتی و ئەمانە بەرنامەیەکی مفەسەڵ دانراو لەواخا تەسویب بکراوە لە هیچ وەخت منتەشر نەکراوە ئەسڵەنەوە نییە ئەم جارەوە پاشکە بەڕێز یادی بەخێر شێرزەدین بوو گشتەوانە یعنی بوون شتێک بوو ئەیتانی ناوی کۆنگرەی خەڵکی کورد بگریتە خۆی ئەو ناویە ئەتوانی بگرێتە خۆی کە متاسفانە هەر هێنەکە تەواو نەبوو هێشتا گشت بەرنامەکان تەواو نەبوو قەڵوا بوو کە ئەسان بە کۆنسەی بە شۆرا ئێدارە بکرێت سەرۆک ئەوانە نەبێت لەو ڕۆژەیە کە ئینسا کۆڵێکیش خەرجیان کرد بوو جلسێکدان جلسێک عمومی بوو فڵان ئەمانە ئەکە ئیتیپێک لە خودی پێکاکەوە هاتوو کردیان بە سەرۆکایەتی و سەرۆکی فەخری وجادان بێت و سەرۆکی هێنەکە ئەسمەد شەریف کە لە خۆیان بوو ئەوە بوو خلاصە ئەوە هەنگاوی جیاکردنەوەی لە بوو لەبەر ئەوەی ڕاستە حتا مدەت کۆتایەکیش تەکیانە داوەخا هەر هاتوو چون بوو تا وەختی تر گەرەکیان بوو ئەو کۆنگرەی نەتەوەیانەکە پێکاوەتووە ئەوە بکەن بەوەی کە لە کوردستان ئێرانیشە تشکیلاتێک بۆ وجود بێرێ تەکیان نەمەتانی ئاوخانی بێت و خوداحافزیان کرد و لەوە بوو کە
ئەوان پیاکیان بە وجود هێنا ڕاست دوو نەفەریشیان دەبێت انتخاب کردبوو یەکێکی ئەرەم حاجی ئەحمەدیە بوو یەکی عەبدوڵڵا حجاب بوو عەبدوڵڵا حجاب کە بێسەڵاحیتر دووتیان پێیان ناوە دوارە ئەویشتیان جیا بۆ دوارش بۆ بوونەوە حەزب دموکرات درست عەبدوڵڵا ئەو حاجی ئەحمەدی ئەوە مایەوە لەگەڵیان بوو بە بێسە سکرتری ئەو حیزب و منزور تا ئەو وەختەی بڕێک ئاشنایەتی و هاتوچوون تەک ئەوانە بووە بەڵام ئابۆ جۆرە بووە ئەو کۆپی ئەو ئەستادە هەیە یەک وەخت ممکنە بە دەردی شپا یەکۆبنیان منتەشر بکات هیوادارم وڵاتیم کاری دەرەوەی وڵات تەک کاری وڵاتە ئەسەن مقایسە ناکرێت ڕەتی نییە ڕاستانی پشتیوان کاری روتین ئەتانی بکەیت کاری خۆک بەشەدی لە قاودان ئەوانە گشتی ئەکرێت لەوە زیاتر یەک زەڕە ئەمانە قسەیە کە سابێژین ئەم وەسایلی ئێرتباطی جەمی ئەو فاسڵەیە بڕیوە نەخێر بریە پرە کار هاتانی بکەیت دیارە پرە کارەتانی بکەیت بەڵام فعالیەتکردن لە شوێن و ژیان شتێکی دیکێ بەڕاستی من هیچ کەسی نیەتر بە بێژین مەجازی حکوومەت بکە حکوومەت واقعیە تویشەشێ واقعی بیت قسە هەلەوە واقعیە ڕاستە زۆر سپاس بۆ بەڕێستان کاگوێسە بەداخەوە حتمما بێگومان نەمانتوانی ئەو جۆرەی کە پێویستە لەم دوو بەشە لە بەرنامەکەدا ژیانی و ژیان و خەباتی تۆ بدەینە بەرباس و حەقی مەطلب ئەدا بکەین من لە بابەتەوە داوای لێبوردن لێ دەکەم بەڵام وەختەکان هەر ئەوەندەن دێنە کۆتایی بەرنامەکە ئەگەر لە کۆتایی بەرنامەکەدا جملەیەکت هەیە ڕوو بە بینەران فەرم و ئەگینا ماڵاوای دەکەی سپاسانەکەمەوە دەرفەتانە خۆخان بۆم یەک وەلێ هەر ئەوە عەرز دەکەم بە تەواوی ئەو وەسایلەوە کە پێشەفتی کرد بە حکوومەت واقعیە خەباتی شتێ بێ واقعی بێ ئەو جملە واکە لەو ئاخر وتمە ئەو واقعیەت مەسەلەی مەجازیە دەبێت لە خزمەتی ئەو واقعیەتا بێت بۆ ئەوەیە کە وجود لە کوردستانە کە ئەرزم کردی کوردستان شوێنێکە کە ئیسلام سیاسی بەسەر یازاڵ نییە ئەشێ پشتیوان و پاڵ پشتی ئەو ڕەوت و جەریانە بین بە تەواو کەم و کەسیەکانیەوە کە پشتیوانی بکە لە حفزی ئەو فەزای سیاسیە یعنی شەخص و لایق و ئازادی خواست بتوانێت قسە بکە ئەوەی مهمە جا لەناو ئەوانە ئەحزاب و ئەفکار مختلف متەنەوە تێتە بەرەو ئەوە ئەوێتە شتێکی ترە یەکە ئەوەیە واکە یارمەتیمانی داوە هەر ئەوە یارمەتیمانی داوە ئەوە بە یەک ئیشدانیشیان قسە من هیوادارم دەرفەت بڕەخسێ زیاتر لە خزمەت دابین زیاتر باس لەو دەورانە بکەین لە ژیان و خەباتی خۆت لە بیرەوەریەکان و ئەزمونونەکانت تەجروبە وەربگرین بەڵام زۆر بەداخەوەم بەرنامەکەمان زۆر مەحدودە هەر بۆیە وێڕای بەڕێستان دێنە کۆتایی بەرنامەکە و ماڵاوی لە بینەران دەکەین بینەرانی ئازیز و خۆشەویست ئەوەی کە پێشکەشتان کرا بەشی دووەم و کۆتایی ژیان و خەباتی هاوڕێ یوسف ئەردەڵام بوو هیوادارم کە جێگای سوود و سەرنجی ئێوەی خۆشەویست بوو بێت تا بێگەیشتنەوەمان لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەبات و ئاشنابوون لەگەڵ ژیان و خەباتی هاوڕێیەکی دیکە هەر شاد و سەربەرز بژین سپاست دەکەم کاگوێسف گیان هیوادارم کە زۆر سپاست دەکەم Abatman canda sapudure, Vaja dolman kulpai agibe. Abatman canda sapudure, Vaja dolman kulpai agibe. Lamre pira da gidanade, me gore deni lamade. Lamre pira da gidanade, me gore deni lamade. دنیای چینه و هزار بودنانی کمال نیستن دنیای چینه و هزار بودنانی کمال نیستن راجی زداری لریشا دبینی دوی ازادی گل منتنی راجی زداری